سەرباری دایان قەیرانی دارایی و ئەمنی لە هەرێمی کوردستان بەڵام بەرپرسانی باڵای ئەم وڵاتە بێخەمن و نەنگەڵ وێستێکیان نییە بەڵکو کۆبوونەوەیەکی نائاسایی و ئاسایی بۆ چارەسەرکردنی کێشەکان ناکەن. ئەوەش بابۆستێت بەشێکیشان کەس نازانێت لەم وڵاتەن یاخود نا. کەسێک نابینم شایانی ئەوە بێ بەرپرسیار بێ و بڵم بۆ بەرپرسی قسە ناکە. یعنی بەداخەوەڵێم لە دوودەی ڕابردووە ئەگەر هەوڵەکان بە تایبەتی کە بۆ بەرژەوەندی حیزب و دژی بەرژەوەندیەکانی خەڵک بۆ هەوڵەکە بۆ کۆی حیزبەکە بووە. بەڵامیسە بەنداخەوە لە ناو حیزبەکەشە هەوڵەکان بۆ بە تاکە کەسی بۆیە کەس مەکانەت و جورئەتی ئەوەی نەماوە قسەیە بکا دڵنیابێ هاوڕێکانی بەگوێیەکەن و هاوڕێکانی هاوڕایە بن. بۆیە مەملەکەتەکە بە جۆرێ لە جۆرەکان حرمەتم بۆ بەرنامە و بۆ راپۆرتەکەی ئێوەکو دارستانی لاتووە کەس بە کەس نییە هەر کەس لە هەرکووا برسی بوو پەلاماری سەرۆت و سامانی خەڵکەدا هەر کەس لە هەرکووا برسی تین و خوێن بوو خەڵکە کوژێ پەلاماری حیزبەکەی هاوڕێکەی کەسەکەی خۆی نزیکە سوزانم دۆخێکە بەجددی بەس لە دۆخی ئینسانی و لە دۆخی دیموکراسی و لە دۆخی مافی ئینسانی و حەچی شتە تێمان پەڕانووە شتێک نەماوە لەم وڵاتە ئومێدی تیا خۆتی پیاڵچنی بە تایبەتی ئەم ڕووداوانەی ئەم دوایە ئەوەی بە هەمومان وت کە ئیتر هیچ کەسێک پارێزراو نییە هیچ سەرۆت و سامانێک لەم وڵاتە پارێزراو نییە گیانی هیچ کەسێک شەرەف و ناموسی هیچ کەسێک هیچ شتێک لە شوێنی خۆیان. هاوڵاتیان لە ئێستادا بەدەست قەیرانی داراوی نەبوونی موچەوە دەناڵێن و کێشەی موچە و بوجەل نێوان هەرێم و بەغدادیش چارەسەر نەکراوە. نائارامی و حاڵەتی سەربازیشی هاتە سەر و خەڵکیش دەڵێن بەرپرسانی ئەم وڵاتە خۆیان لە خۆشتنی ژیاندا دەژێن و گوێیان لە گوزەرانی خەڵک نییە. فەندێکی پێشینانەیەڵێ بە شێتیانوت بۆ شێتیاڵێ بۆ مەلوێ میلەتێکی مەڕیان کەوتۆتە دەست هیچ قسە ناکە ڕازیە بە هەموو وەزایە بۆیانە لوێ بە کورتیەکەی حقت خراپ بۆشیانە لوێ بەڵام بازەکەشی قورسە لە ڕۆژی خۆیە. ئەرکی حکوومەتە کە بژێوی و ژیانی هاوڵاتیان دابین بکە موسایان بۆ دابین بکە و هەروها ئەمنیەتی ناوچەکەیان بۆ دابین بکە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خەمساردە. یعنی خەمساردە لە ئاستی ئەوەی کە داواکاری هاوڵاتیان جێبەجێ بکە خەمساردە لەوەی کە موچە دابین کە ئێستا بەداخەوە یعنی قەیرانی ئەمنیەتی شیاتۆتە سەر. قەیران لە دوای قەیران و ڕۆژ لە دوای ڕۆژ ژیانی هاوڵاتیان هەرێم خراپتر دەبێت کەچی بەرپرسانی ئەم وڵاتە مێشێک میوانیان نییە و تەنانەت مانگێکە کۆبوونەوەی چەنجومەنی وەزیران ئەنجام نەدراوە و خەڵکی ژەر نازانن بەشێک لە بەرپرسانی ئەم وڵاتە لێرە دەژین یان هەر سەرقاڵی سەفەری دەروی وڵاتن و شتێک بە خەیاڵیان دانەیەت چارەسەرکردنی کێشەکانی موچە و گرفتەکانی بەردەم نێوان هەرێم و بەغدادیش ئاسۆیەک بۆ گەیشتن بە ڕێکەوتن دیار نییە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.